بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەم ئێوارەیەش هاتمەوە خزمەتی ئێوەی خۆشەویست لە پرۆگرامی ئێوارانی ڕەمەزان بەو هیوایی پرۆگرامەکەمان بەدڵی ئەوەی خۆشەویست بێ. خۆشەویستان زۆر جار پێم وەڵێن تۆ چاود ناکەیتەوە لە کاتی پێشەکی بەرنامەکەیە، بەڵام هەمیشە کامێرەمانەکان ئیشانەوەیە کە ڕووی ئەماکەنە خۆرەکە تۆ ڕوو لە خۆر هەوازام کەس ناتوانێت چای بکاتەوە. خۆشەویستان ویستم لە پێشەکی بەرنامەی ئەمڕۆ بڵێم کوردەواری بەگاڵتە نییە یاخود هەر لە خۆ نییە کە سێمان لە هەر شوێنێک من مزگەوتی چانێ منارە یاخود با بڵێن مزگەوت یاخود با بڵێن ئەو بانگی کە لە لادەکانە ئەدرێ نیشانەی ئاوەدانیە. بانگ کاگوتە بانگی محەممەد یاخود باەوەی کە بکە لە ئیسلامە بە بانگکردن بۆ مزگەوت و بۆ نوێشکردنە گوترێت بە تەئکید نیشانەی ئارامێکی گەورەیە. لە هەر شوێنێک بانگ نەدرا ئەگەر تەنانە مزگەوتیشە ئەو شوێنە لە چۆڵەوانی و لە شوێنێکی ئەندازەیەک چۆڵە چێ، بەڵام ئەو لەحزەیە کە بانگە درێ ئەو لەحزەیە کە نوێژ و جەماعەت لە گوندەکان ئاکرێت لە هەر شوێنێک ئاکرێت ئەوە نیشانەیە کە ئەو شوێنە ئارامە و ئەو شوێنە بۆ ژیان گونجاوە. بۆیە کوردەواری هەمیشە گرنگیان بە مزگەوت داوە و لە مزگەوتیشە بە منارەی بەرز و ئەوەی کە پێگوتن و کە بەریان داناوە و ئیتر بانگە درێ. بانگ هەتاکو نەچی بۆ شوێنێک کە بانگی تا نەدرێ نازانی بەیەخ و گرنگی بانگ چەنە گرنگە. بانگ چۆن بە جۆرە لە جۆرەکان ئارامیمان بۆ دروستەکە، ئارامێک بۆ دڵ و دەروون و بۆ ئەوەی کە پێگوترە بۆ ڕۆحمان. تەمەناوەکەن کە ئینشاءڵڵا لادەکانی ئێمە هەمیشە ئاوەدان بن بە دەنجی ئەڵڵاه ئەکبەر، بە دەنجی بەرزی منارەکانی مزگەوت، بە تایبەتی کە لە لادەیە بی لە لادەیە کە تۆ لە چێوە بەرزەکانە بیت لە شوێنە دوورەکانە بی کە گوێ لە دەنجی بانگە جگە لەوەی کە ئازانی کاتەکە نیوەڕۆیە، جگە لەوەی کە ئەزانی کاتەکە کاتی پشودانە، ئیتر هەوڵە دەیتر ئەگەر بتانی بچیت لە مزگەوت نوێش بکەی واگەر نا لەسەر کارەکە دەسەکەی بە نوێشکردن و دڵ و دەروونێکی ئاسوودە و ئارامت هەیە. خۆشەویستانم ئەم ئێوارەیە لە گوندی ناوگردانی تەمەناوەکەم ئینشاءڵڵا کە ناوگردان بەرنامەیەک بێت کە بەدڵی ئەوەی خۆشەویست بێت. ناوگردان دەگوتێت کەوتۆتە ناو ماستەر پلانی سلێمانیشەوە تەنانەت لە نزیکی تانجەرۆیە دەیەکە کەوتۆتە سەر ڕێگای قەرەداخ. ئینشاءڵڵا پێکەوە بینە ئێوارەیە لە گوندی ناوگردان فەرموو با بچین بۆ ناوگردان. باسی گرنگی و ڕۆڵ و فەزلی مێینە کرد. بەڵێ تۆ ئێستا لە گوندی ناوگردانم بۆ تارە و پێشکەش کرد. بەڵێ بۆ پرسیارەکەمەوەی بۆ ئێرە ئەم بابەتە چ بەیاخێکی هەموو. بەڵێ سوپاس بەخوای پەروەردگار ئەم برا عەزیزانی کە ئێستا لەگەڵ ئێمەیان هەمویان خاوەنی ژن و ماڵ و منداڵن. هەر یەک لەمانە کاتێک کە شتێکی گوێ لێ ئەبێت مەرج نییە هەر یەک لە ئێمە کێشەیەکی هەبێت و خێرا ڕاستە خۆ بچێتەوە ماڵەوە تەطبیقی کە. خوای پەروەردگار فەرموویەتی فەذەکیر فەئین الذیکڕا تەنفەع المؤمنین. بریان بخەرەوانێ چونکە بیرخستنەوە مای سوود و قازانجە بۆ هەر یەک لە من بەش بە حاڵی خۆم ئاەتێک فەرمودەیەک بەسەر هاتێ لە مامۆسایەکی وەکو جەنابتەوە لە هەر بە ڕێزێکی ترەوە عالیم و عەوام هەر شتێک ببیستم خێرا خەزنیەکەم ئەگەر نەشی نووسمەوە لە زاکری خۆما هەڵ یەگرم سبەینێ هەمومان تووشی هەر حاڵەتێک ببین
ئەو بیرەوەریانە لە لامان ئیسیفادەی لەکەین و تاری جمعە ئەمڕۆ وەکو پێغەمبەری خوا نییە عەلەیهی سەڵات وەسەلام بەردەوام وەحی بێت نا ئەم دینە کۆنە بەردەوام نوێ ئەبێتەوە لە ناوماندا بەردەوام مەوعیظە و ئامۆژگاری و شتی بەسوودە بۆمان زۆر ئیسفادەی لەکەین ئەوەی خەلەلی پێپڕەکەینەوانێ ئەگەر هەبێ ڕاستەخۆ ئەگەر نەش بێ ئیسفادەی لەکەین بۆ کاتی خۆی خی گەورە بتان پارێزێ ئێوە گەورەی ئێمن لە خزمەتانە ئابین یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاومان جەنابەت مختاری ئێرە دڵنیا مختار ئیشی چییە؟ والله مختار ئیشی ئەوەی کە هەر کەم و کوڕێک بێ لە ناو دیاس سیر بکا و کەم و کوڕەکان دەستنیشان بکە هەم لە ڕووی دایرە و ئەو شتانە شتەکانی ناودیە پێویستەکان بواتە دایرە و مەعامەلاتی بۆ بکات تا ئیگەێنێتەوە شوێنەی داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکات لە هەموو شوێنەیە پرسین ئەڵێن مختار مۆری هەیە بەڵێ ئەم مۆرە ئێستا خەڵکێک مەسەن لە ڕووی ئیداری و ئیشی هەبێ ئەم مۆرەیە چی معاملاتێکی پێکرێت هەرچی مەعامەلاتی پێویستی بە شایەتیدان بێت بۆ ئەوەی کەوا ئەم ئینسانە ئینسانێکی باش یان خراپە ئەبێ لە ئێمە بپرسن ئێمە شایەتی باش و خراپی بۆ بدەین باشە چ دائیرەیەک زۆر پشت بەستێ بە مۆری ئێوە هەموو دایرەکان ئەوەی کە مەعامەلاتی وڵاتیانی تیاوێ مالین تایید ئێمە ئێوێ بۆ نمونە ئێستا مناڵێک لە دایکە بێ ئەگەر ئێوە پشتگیری نەکەن وەلادی بۆ کرێت بەڵێ بۆ مەسەلەی مناڵە شتانە بۆ یەکرێت بۆ یەکرێت بەس بۆ کاتی زانیاری و بۆ کاتی با بڵێن مەعامەلاتی عەرز و خانە تاپۆکردن و ئەو شتانە ئەبێ تاییدی ئێمەی هەبێت باشە دەیەکەتان چەند ماڵە تقریبا 350 ماڵ 350 ماڵە بە ماشەڵە بڵاوە بەڵێ بەس شونکی لەبەرەوەی کە بڵاوە و شوێنەکە با بڵێن لە کەوتەتە ماسەرپلانی شارۆ ئاوەدان نەبووە دووەتەوە نادەوری 1300 خەتا عەرزی تایەکەوە بکرێتە خان و هایی لە ڕووی هینەوە با بڵێن لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە ئەوەی کە پێگوترێت چەند سەر خێزانیا بڵێن چەند نەفەرە وەڵی تقریبا ڕەنگە نانا زۆرترە دەوری 1200 نەفەری 1200 نەفەر باشە ئەی تەبایی و ئەو شتانەتان چۆنە حەمدووەخوا لە ڕووی تەبایی و هەر زۆر چاکی هەر لەبەرەوەی هیچ کێشە و مشکلیەکمان هەتا ئیسە نەڕۆیەتە قانون و شکات و شکاتکاری و ئەوانە کاک محەممەد ئاسوودەی کرد مختاری لەسەر دەستی تۆ ئیش بۆ گوندەکەت کراوە وەڵی لەبەرەوەی کە من بوومەتە مختار ئەم وەزعا هاتە سەرا هەموو شتەکان ئەوەی کەشت باڵێن خزمەت گوزارەکانیش کە ئیشی تیا ئەکریاوانش وەستا بەس ساکە با بڵێن وەکو جادە مەعامەلاتمان تەواو کردو ها لە وەزارەت نەگەڕاوەتەوە ئاو ئاوەڕۆ مەعامەلاتم بۆ کردووە هەر هەمووی لەوێ بەڵێنیانداوە بۆ ماکەن نەکراوە هەر ئەڵێنیمڕۆ لەم ڕۆژانە لەم حافەزەوە لەسنیەک هاوسەیری ئاوەڕۆکەیان کوتیە تا ئیسە چۆن نەتان بووە وتم ئێمە منش پرسیارەکەم هەتا ئیسە چۆن نەمان بووە من پرسیارم لەوانە کرد تێگەی جا لە ڕووی ئەوە کە خۆیان نیان کردو جادەی خیرمانە تا ئیساکە وابزان 400 مەترە لە جادەی خیرۆ دوورین بۆمان نەکرا بەس شتەکانی ترتان هەیە ینی خزمەت گوزاری چیتان بەڵام مەکتەبمانەیە بەس مەکتەبمانی خەسەخانەوەی سە شوێنمان بەدابین کردووە کە ئەوە شوێنی خەسەخانەکەی لوانە تا ئیساکە بۆمان نەکرا زۆر باشە دەستان خۆش بێ و خی گەورە بەرەکەت خاتە ئاواکەتانەوە تەبایش بە چۆنەڵی بەتەنا بە لایەک ناکرێ ئەگەر هەمووان هاوکاری یەک نەبن بە تەچیت چکم گوندی تەبا زۆر خۆشە ئاراوەڵا ئێمە لەبەرەوەی کە لە ناویە کاتەباین و گەنجەکانیشمان بە زۆری ڕوو لە خوان و با بڵێن گەنجی خراپمانیە کە بێتە ئاشمان و ئەختیارەکانشمان باشن لەخوا بەزیای بەس ڕەنگە گەنجەکان باشتر الحەمدولله سپاس دەکەین کاک محەممەد سپاس بە جەنابەت چۆن قوربان باشن سپاسانەکەین لە تۆ بپرسم تۆ وەکو پۆشاک و وەکو سیماژ لە عەرەبێتی بەڵێ بەڵێ ڕاستەکە عەرەبیت بەڵێ خەڵکی کوێیت وەڵای مامۆستا خەڵقی سەلاحەدینم خەڵکی سەلاحەدین سەلاحەدین یانی تکریت بەڵێ بەڵێ خەڵقی تکریت خەڵکی تکریتی ئەی چۆنە لێرە لە ناوگردانی وەڵی مامۆستایگان نزیکی تقریبا 6 ساڵ لێرە 6 ساڵ کوردیەکە زۆر باشە خەریکە وردەوە ڕەنجی کوردی ژەگرێت وانی ها خەریکە وردەوە ڕەنجی کوردی ژەگریت لەگەڵ ئەو برادری خۆمانە و لەگەڵ ئەوە تا زۆر ئەی ئیش و کارت چییە وەڵی هەل عەلوەکە حەماڵم و کرێکارم ئەو شتان ماڵت لێرەیە بەڵێ بەڵێ باشە ئەی چۆنە هەر زاشە لەبەرە نەتکردو بە شڕواڵ وەڵی کەم بەشەوە زۆر جلیمان کوردمان هەیە ئەوە جلی کوردی زۆرمان هەیە تۆ توانی دوخێنی جلی کوردی ببەستی وەڵا زۆرمان هەیە پشتێن بەڵام ئەوە تۆ ڕمەزان سراحەتەکەن تۆ جو فێنێکی ساشەکە
باشە سەرکەوتوبی پشتیانە بەستی پشتیان لا والله بەشتمان زەمان هەیە مناڵەکانیش کورد دەزانن تۆ دەزانەوە زۆر باشە موافقی سپاس دەکەین دانیشە مامۆستا زانم ئەم تەرتیباتە تۆ دروستی کردووە وەڵا ئەگەر دابنیش هەر دابنیشی زۆر سپاس دەکەین ماشەڵڵا شوێنێکی خۆش و الحەمدوللا سپاس بخۆی گەورە الحەمدوللا ئێرە هەست ناکەم ئاودانە ماڵی تێ بەڵا الحەمدوللا بەس لە ماڵەوە ئێستا ماڵەوە لە ماڵەوە زۆر باشە چۆنە ئاوها ئەم گرنگیت بەم تەرتیبات شتە واللهی هەر تەنها حەز و ئارەزەی خۆم حەز و ئارەزوو هەر کەس خانووەکە ببینێ بەتەیچی دەڵێ وەڵا ماشەڵڵا جوانە هەموو کەس زۆر کەس ئەوەی کە هاتە ئێرە هەمان قسەی کردووە زۆر جوانە زۆر جوان ئەگەر ماڵەکان هەمووی ئاوا بوون ئەنگوت کاکەیتر ئەمە دیزانی خۆتە یاخۆ دەری کەسێکی ترە منیش پێم وتون هی خۆمە با بزانم لەگەڵ ڕەمەزانەتیا چۆنن الحەمدوللا سپاس بخوا زۆر باش ئێستا زۆر فێن خۆشن الحەمدوللا لە چاوە ساڵانی ڕابردووە زۆر فێنکە و هەستیش بۆ ناکەن کە هیچ ماندوویەکی ئەزێت و تونێتی و برسێتی هیچ پێوانە دیار نییە گەنجەکانی ئێرە ینی لە ڕووی ڕەمەزانەتی و دینداریەوە چۆنن کاک محەممەدی مختار شایەتی باشی بۆدان زۆر باشە لەخوا بەزیابێ ینی لە چاو شوێنی تر و جێگەی ترا الحەمدوللا هەمووی ئەهلی ڕۆژ و نوێژ و سنەت و سپاس بخوا ئەی بەچیەوە سەرخاڵە بن نازم گەنج تۆزێک کاتی بەتاڵی بۆ مشکل بەنسبەت ئەم کاتەوە ینی زۆر بەیان بە ئیشن ئیتر هەنێکشان هەیە بڵین ئەچنە دەروانێ و هەنێکشان هەیە سایەخن و بۆ نمونە هەنێکشان هەیە خەریکی بیت و فەلاحەتی ئۆشتانن باشە موفق بن موفق بن سەر چاو قوربان ماندوو نەبی بەخێر چۆنی قوربان باشی دەنگ باسە چاشی سەعاتی چۆنە چاشی ئەمانەی خۆتن یا شوانی وەڵی شوانی من ئەو ماڵم هەروە لە ڕێ خوالیاندا با بڕۆن ماڵخواان لە ئەوان بۆ پەتی پێوەیە جوانەگاکە وەڵا ئەوە عرسسە تۆزێ بەسنەوە ئەیبەسن و لە مانگانە چ نەوە مانگایەکەن ئازان فرێزی ئەخین ئێمەنینەوە دەی باشە مافەقمی فرێزیان پێڵنوانە فرێزیان پێ ئەوە زوازام زۆر ئەم دووریش ناکەوێتەوە بێ نەوەڵا غەبێ خزمەتیان کە بەزم شوانێکی بۆی خزمەت ناکە ئاوە دێ موفق بن انشاءالله موفق بن قوربان ناو چییە؟ کاکە ئەنەس چۆنی؟ ئەوەش بۆ ئێوارە باش کاکە ئەنەس کاکە ئەنیس ئێمە جلی چی لە بەرای بەرشەلۆنە؟ هادەی میسی؟ تۆ هەندەری میسیت؟ حەزەکەی ببێ بە میسی؟ یاریەکەیت حەز لە یاریت هەیە؟ تۆپت هەیە تۆپ؟ نیتە؟ ئەی لە کۆڵان لەگەڵ ڕەفیقەکان دیارەکەی؟ ئافرین گۆڵەکەی تۆ ئازایت؟ باش زۆر باشە دێ السلام عليكم الله ابو خير شلوني كردي باشا زاني ها الحمد لله باشا من قريب بعربي قسم كم عربي كم زور باش من خدمتك شلوني باشي يا خوابي وين شيء ولا شو تو والله من لعلويه لعلوي شكل والله. تو ما تشي الروات لعلوه شيء كي لعلوه والله هل بار كثبار وداقره بارك بار داقري بلى بروجوشي تبع صايب الحمد لله الحمد لله حزك بعربي اقصاكي لا والله مشكله ما هي العربي مو مشكله والله لا من مشكله ما تو مشكله لا مشكله ان شاء الله عربي كم مظبوطني يعني اكل دخان يعني كل دخان ايام تشي بارك وتشي والله ام هنا ام مسواق بو مالو نعم بس كرتون ام كرتون والله مقباك هم فروشن افرش يعني بلى إيرا خوشة حلو يعني الحمد لله ام منطقه نوردان الحمد لله صباص بخوا من تقريبا 6 صال زياتر لنا 6 صال ارى والله الحمد لله منطقه اهالي منطقه تشاك الحمد لله زور باشا اي بخلقي شوي لا اصل يعني من صلاح الدين بلى تكريت تكريت قضاء من دجيل بس يعني تكريت الحمد لله الحمد لله لخزبتها براكم شاو ماسك عفوا عليكم السلام
کاکە السلام علیکم شلون خونا باشی باشی خاله ڕازی بێ چاکشی سپاس لەگەڵ ڕەمەزانەتی چۆنی لەخوا بەزیابێ سواز بۆ خوا زۆر زۆر باشین زۆر زۆر الحەمدولله چیت کردو ئەمڕۆ والله ئەمڕۆ هیچم نەکرۆ و کار و کاسبی هیچ شتێکی وام نەکرۆ بڵێ بەر لە ماڵەوە بوومەوە ئەی ڕۆژانی تر هیچتان هەیە والله ڕۆژانی دیژ جار بەجارێک ئەگەر ئیشێک کارێ هەبێ کەمێک هەر تۆ وەرە ئێرە بێ زەحمەت باهینەکە دەست دەرەوە ئەگەر ئیشێکی سوگەڵا بێکەن و هێنەوەی تر ڕەمەزانەکە گرین و لەخوا بەزیابێ شتی سوکەڵەوەکو چی ینی چی ئیشێک والله ئیشێکی مەسەرەن ئەوە ئیشی منی بوو دە و شتی واکەم هی ماڵان و ئەوشانە باشە بۆ بە ئێراڵەن ناوگردان ناوگردان لەبەرەوەی ئەمە ئەم بەرەو بەری گردە ئەم گردە بەرزەیە ئەم گردشە ینی لە ناوگردەکان ئەمە گردێکەوەش گردێکم دۆڵەش ماڵی تیا تاشێتە سەرەوە تر ئەمە دیێکۆنەکەی ئەم ماتیقەیە ماتیقی تۆی بینی ئەمە هەمووی دیێکۆنەکە بەڵام وانەی ئەو لاوە تقریبان لە پارەوە 2 ساڵە تقریبان ئاوەدان بۆ تۆ ئەوە ڕەمەزانەتی لە ناوگردان چۆن لەخوا بەزیابێ زۆر زۆر باشن بە تایبەتی ئەو گاجانەی لێرەین زگۆر ئەهلی مزگەوتن هەمووی زگۆر زۆر وەسفی گەنجەکانەکەن ئێوە بەزیابێ شکور هەموو ئەهلی مزگەوتن لەخوا بەزیابێ هەموو شکور باشن باشە تۆ لێرە لە دایک بووی لە ناوگردان قوربانیان لە وەڵاهی من تقریبان 2 ساڵێکە لێرم 2 ساڵێکە لێرە ئەی پێشتر لە ناو شار بووم لە ناو شار بووی دەڵێن ئێرە کەوتۆتە نام ماستەر پلان و نازانەوە خەڵکی غێری خۆشیان بۆ هاتووە ئەم گوندە لەگەڵ خەڵکی غێری خۆشانە خەڵکیی باشن لەخوا بەزیابێ سواز بۆخوا هەتا ئێستا هەموو خەڵکی باشی تیات و خەڵکی خراپی تیان شکر سپاس بۆخوا کە هەموو هاوکاری یەکترین لێرانە ئەرز و ئەو شتانە ئەرزی خانەوەوانە گرانە لێرە واللهی ئیتر لێرە بە پێی شوێن کەوتووە هەنی بەسەر لە شوێنەکان دیشەوە شوێنەیە گرانە شوێنەیە هەرزانترە ئەوە ئێستا تۆ خۆت بە خەڵکی ناوگردان نزانانی هەتا لێرە من بەڵێ بە خەڵکی ئەم مەتیقەی خۆمە هەر فەرقی نییە خەڵکی ئێرەمە هەتا لێرە من خەڵکی ئێرە بەڵێ دەخوا مۆفەقتان کە سپاسان زۆر مەمنون سپاسان هەڵڵا کە جوانەوە عینەکە چییە؟ چاو کزە؟ هاتی بابزانمە عینەکەکەت؟ والله ئەی منش عینەکەمە نیگۆڕینەوە؟ نایگۆڕیتەوە؟ ناو چییە؟ ئایندە ناوەکە زۆر خۆشە ئەزانی ئایندە یعنی چی؟ یعنی داهاتوو باش؟ ئافرین ئەمە تو چیتە؟ براتە؟ یا خوشکتە؟ ئەمە براتە یا خوشکتە؟ ئەی بۆ واقشی درێژە؟ ها؟ تۆ ناو چییە؟ زۆر جوانی ماشەڵڵا تۆ ئەوە پارەیە پێتە؟ چەندت پێیە؟ 250 بۆ کوێ چی؟ ئەچی دوکان؟ چییە کڕی؟ ها؟ جبس؟ ئەی تۆ وەرە بازانم ناو چییە؟ ناو ئەوینە ئەوین ماشەڵڵا کە جوانن ئەی تۆ ئەوین بۆ کوێتی؟ ئێمە شەسیمە دوکان لەگەڵێ ئاها ئەو قژانت جوانە و قژانە قژەکانی بەستووە؟ چێ بۆی بەستیت؟ دایە؟ پەرچەمیەتە سەر چاوی؟ جوانە ئاوە زۆر جوانە ناوی چی بوو؟ موبین قژەکانمان نەگۆڕینەوە؟ ئاهای من چەند جوانە سپی شایی من نایگۆڕیتەوە؟ باشە ئەی چیت خواردووە موبین؟ نازانم چیت خواردووە؟ من جوام لێ زۆر جار نازانم چی خواردووە تۆش نازانی چیت خواردووە وایە؟ نیوەڕۆ چی خواردووە؟ جبس بە جبس شکانت ڕۆژوەکەت؟ بە پسکت شکانیدا بە جبس ها؟ باشە وەرە منە چم دەچن لە لای سیارەکە شتانێمە بزانم حەستان لە چییە باش؟ الله چەند جوانە نەمانە تخوامانە جوان نین؟ دەیمە بینجانەوە بۆ تۆ دەست خۆش دەست خۆش ئەمە ئێستا چیت پێ ئەمە بەمە گوپی خڕ نابێ؟ نە ئەی باشە ئافرین مبین نابێ خەرجیکەیەوە بۆ دوایی باشە؟ باش؟ پارەکەی بەرنەوە کاکە پارەکەی بێنەوە بەخوا مبین واز نایانێت هەر خەرجەکەیت؟ ئەی دەی بەچی؟ بنێشت؟ بنێشتمان پێ نییە کاکە بنێشتی بۆ بێنن بنێشت بۆ بێنم واز لێنی واز لە 250کەیەنی خەرجی مەکە باش؟ بنێشت دەیەمە من بنێشت دەیەمە باش؟ باچێکشم بەرێ مبین ئەوە بنێشت بنێشت بەشی ئەوانی شەیت؟ بەشی خوشکەکان تێی؟ معلوم؟ دەواعەت؟ ها؟ جا بڕۆنەوە بۆ ماڵەوە باش؟ دەی خواحافیز مبین
باش ئێوە شوێنەکەتان زۆر ئاوادانەوەکو شار وایە سەگ نام بۆ چییە؟ وڵی هەر باوکم حەزی لێدی بچکە مەرمانێ بۆنێ ئەها مەڕتان هەیە بۆ مەردا هەر زەڕورە بەڵێ ڕاستە لە ڕووی شەرعیشەوە بۆ مەردار ڕێگە پێدراوە ئەی دەنگ و باستان تۆ مادام مەڕتان هەیە هیلاکە بین لەگەڵ مەڕماڵاتە وڵی من شوانی باوکم شوانە ئەزانم ئەی خۆ پێویستی بە هاوکاریەک هەیە خۆ دیشت چییە؟ وڵی من تەکسیم پێ تەکسی تەکسی خەتت پێ یای ناوشار ناوڵان ناوشارە ناوشار ینی پێویستە بچیتە ناو شاری سلێمانی و ئیشی تەکسی ڕازی لە ئیشی تەکسی لەخوا بەجای باش باشە با شتێک لە جەنابە بپرسمە گەریا دەوەریت بەشی ئەوت کا خێرا بیرت بێتەوە چەند ساڵە تەکسیت پێ؟ وڵی 2 مانگ 3 مانگ 2 مانگ 3 مانگە لەم 2 مانگ 3 مانگە ڕووداوێکی خۆش یا ناخۆش چی ڕوویاوە تۆ خەڵک هەڵەگری بەتەجی بەم هەموو تەبیعەتە جیاوازەوە وڵی هیچی وە ڕووینەدا هیچ خەڵکی سلێمانی تەعاملیان لەگەڵ ساق تەکسی چۆن؟ خراپ نییە وڵی خراپ نییە هاوکاری سەر جادە سلێمانی جادەکانی باش نییە تا چەند حەزیەتانە بێن زۆر ئێواران کە دیتەوە هەستەکەی زۆری لاکی هەستەکەی کرێکاری کردووە زۆری لای زۆری لاکی عادەتەن ڕۆژانە مەسەرەن چەند پایەکەنەوە؟ 30 بۆ 35 چەندێکی دەن بە بەنزینەی تقریبا 500 بۆ 20 ساری هەبێت لێ ببووری لە گیرفانی خۆیان کۆی کەیتۆ چۆنەڵی ڕۆژانە تۆ خوێنکار نیت؟ ناوەڵا وازتێنەوە یا هەر خوێندن تەواو کرد لە پۆلیسی وڵی وازمێن وازتێنە ئەی لە ناو گوندەکە مەشغوڵ هیچ نابی؟ ناوەڵا تەکسیە نەوێژی تر ناوێت دێ مەفەق بن مەفەق بن سلام علیکم ئەوە چییە شتان لە شار باتۆتەوە؟ بایعە بایعە؟ جا بایعە ساماوە؟ وەڵی تر نام لە ڕەمەزان هاتۆ نەچوومی تر سومی سامانەی بۆ هاتوو وەرم ئەی لەشە ساغ بێ پور چەند ساڵە لێراژیت؟ وڵی لێرە شوم کردووە نازانم بەخوا پێشەوەی شوو بکەی هەر لێرە بوو یاخۆت لە شوێنی تر سەماوەت بوو سەماوەتەوە لەو سەماوات گوندی سەماوات وەڵاوان نەوتایەوەمان نەزانی لە عەرەبستانە لەگەڵ ڕۆژوا چۆنی؟ وڵا باشم لەخوا بەزیان ئێوارە خۆت چێش لێنێ یا کچەکان لێنێ؟ لە دەستاویان ڕازیت؟ بەڵێ دەست شتیان باش شتیان باشە زۆر باشە بەعام لەگەڵ ڕۆژوا گوندەکە یاخود با بڵێن هاوتەمەنانی تۆ چۆنن؟ کشتی شکر بە ڕۆژووە مناڵمان بچوو گەوراوە تا کوڕێ بچووکی شمێر بە ڕۆژوو قەدیم تۆ لێرە لانیلان لەوانەیە ئەو کاتێککە سەرتا شوت کردووە قەدیم لێرە ژیانی ئێرە چۆن بوو؟ بڵێم چۆن بوو ئەو جای هەر خۆش بوو خۆش بوو بەسەرەوەی بوو سەدام ها ڕمانینی ئەوە ناخۆش بوو ڕاستە فەرمی پێشەوە تۆ لێرە بووی لەگەڵ چی خەریک بوون ئەو کاتە؟ هەرمە ڕووماڵات و زەرعات و خەلە و شت ئاوە جا باشە خۆ ئێرەوە خەریکاکە بێ بە گەڕێکێکی سلێمانی ئێرەشی ڕووخان سەدام ئارەوەڵا ئەم خانۆ دوو جار ڕماوە مسەلەح بووە ئەمجا کردمانەوە بە داردوای کردمانەوە بە مسەلەح تەقانی وە شتێکی تیا تەقانۆ قەدیم خواردنی پارشێوان چی بوو؟ وڵی پارشێوان بڵێم چی بوو هەر وەکوی سە برنج و شلە و شت بوویتر ماست و ئەوانت هەبووە هەر هەوانە هەبوو ئانەمان خواردووە ئیسەش هەر وایە ئەی باشە ئیش و کار ئیش و کار ئیشوکاری شەر خەلەودان و حیوان و وڵا خۆشت بووی ترارەوە باشە بۆ ئێوە ناخۆش نەبوو بۆ ژنان ناخۆش نەبوو ئەو حیوانداری و خەلە و خەرمە ئەومان پێ خۆش بوو چونکەم ژیانمان لەسەر ئەوە بوو لەیرانە مەعاشمان بوو نەحیت ئێستاژ الحەمدوللا مەڕتانەیە ژیانمان بە وڵاخە لەیرا ئەو مەڕیشمان هەیە شکر بەس وڵاغ زواتر شیرەکەی بەکارێنی شیرەکەی بۆچی بەکارێنن؟ بۆ ماست بەس ماست بۆ خەریە بەس بۆ خۆتان یاخود بەشیەوە لێشێ فرۆشی لێشێ فرۆشی بۆ پەنیر بۆ کەریە بۆ هەموو شتێ بەکارێنی لەو ئەوانەی کە پێگوتە سپایی لەوەی کە بەروبوومی سپایی کە دروستەکرێت بۆ خۆت حەزت زۆر لە کامەیە؟ وڵی خۆم زۆر حەزم لە ماست و شتیش نییە تر هەر خۆشە بوو بێ بەڵێ ژیانمان لەسەر ئەوەیە تر گیانمان بەوەیە فرۆشید دێخوای گەورە مۆفەقتان کە یاخوا ئێرە بۆ هەنگ چۆنە؟ خۆی ئێرە شوێنێکی گونجاوە ئێستا گونجاوە بە پێی وەرزی بەهار مەسە منتە وەرزی مانگی یانزە بین بۆ منتیقی کەلار و گەرمیان لەبەر ئەوەی پێش بکەوێت زیاتر بە قۆت ببین لە کەلار و گەرمیان دایانێ هەتا بکەی ئەم ساڵ تەبعەن جەوی دنیا گۆڕا بەهۆی بارانەوە لە کەلار بردوان بۆ کەلار هەتا مانگی پێنج هێناوتە دوو ڕۆژ پێش ڕەمەزان هێناوتە لە کەلار لێرە دای ئەنین مەسەل تاکو
دوا جەژنە بین بۆ مەتیقی شار باشە بەڵام ئەمڕۆ خۆزگە وەزارەتی زەراعە و کشت و کاڵ شتێکیان کردایە ئەو دەرمانانەی کەیکەن بە زەرعاتەکانەوە بیان توانێت شتێک بێت مەسەلەن زەرەی نەبوایە بۆ هەڵ کوشندە نەبوایە ئەسەکە ئەم ئەچێتە سەر ئەو زەرعاتەکە هەڵاڵاکە لە گوڵی ئەو زەرعاتە ئەو هەنگا ئەمرێ نایێتەوە ئەجا چیش بۆچی خراپیشە خۆی ئەمیش بەرنامەی هەیە شەغالەکەی جیایە ئەوەی کە شەغاڵە چێ بۆ دەست ئیشەکاشی لەدێنێتەوە جیایە ئەوەی لەناوە ئیشەکە شان دروستەکە جیایە ئەوەی خەریکە مێ و فێنکە لەبەرەوەی شەغالەکەی کە زۆر فعالە بۆ هەنگەکە کە ئەچێت ئەو دەرمانەی کوژێت زەعیفە بێت ئێوە پورە بە طریقەی کلاسیک و قەدیمی ئەگرن یا بە خۆتان پورەی لێ وەرەگرن ئەتوانین تەقسیم بکەین ئەشتوانین چاوەڕێ بکەین مەسەلە ئایستا من بۆ خۆم حەزم کردو سەیتەرەوە کە مەسەلیان ئەو دەتوانسنەکەم هەبووە یەک تەقسیم لێکردو نەمێشتۆ پورە بن لەبەرەوەی عەدەدی ئەفرادەکەی بە قۆ بێ و ئیش بکات شان هەڵباسێ شیرە زۆرتر کۆکاتەوە بۆ بەروبوومەکەی بۆ هەنگی برادێک لە کۆمەڵی هەنگاوانان کاک عەلی حەمەڕەش ئەو سەرۆکی کۆمەڵی هەنگاوانانە من سپاسی ئەوەکەم ئەو فێری میشەی کردم ساڵانە هەنگوینم لێ کرد وتی کاکە تۆ هەموو ساڵە پارەی سێ چوار هەنگەدەی ببن پارەی هەنگوینی ساڵێک بۆ دەم بە هەموو یەم خۆشم هاوکاری تەکەم تا فێر بیت ئەو سالەباتی هەنگوین کڕی هەنگوین شتێکی زۆر باش پیاوێکی زۆر چاکە ینی پیاوێکە خۆزگە هەموو کەسی ئاوا بیتوانێت هاوکاری خەڵکی کردای ئێستا پیاوەیە کەساباتێکە ئاڵێ ئیشەکە چۆنەڵێ نەخی کاکە من فەوتاوە هەچی چۆتە زەرەرەوە بەس ئەم پیاوە خۆی کەسبی ئەمە بۆ توی کاکە وەرە ئەمە بکە من هەنگێکی پێوەیان بەس ئازاری زۆر نەبوو نازانم مەسەلە چیە ناخۆیت ئەگەر هەر کەس ئەوەی کە ئازاری زۆر بێ ڕۆماتیزمی زۆرە ئەگەر ڕۆماتیزمە نەبێ ئازار نییە خۆی و کەسانی خۆی بڵم ئازاری نێوە ئازاری تا ئێرە هاتووە بەڵام دێ بەڵام وانەیە کە هەتاکو وەگەر ڕۆماتیزمە هەبێ گیان تا ئاوسێ بەڵام کە کاتی ئینسان ڕۆماتیزمی نەبوو ناش ئاوسێ سەو کاک عەلیە ڕۆژ جواب بۆ بەیەکەوە بووین ئیشمان کردە 30 هەنگ پێوەی داوە 40 هەنگ پێوەی داوە نائاوسێت چکم ڕۆماتیزمەی ئازارە گەڕەکان لەگیانە نەماوە حساسەتی نییە هەیە خەڵکی ئێستا من یەک دوو هەنگی برادێکم لایە کە پێوەی دا بۆ خۆی بووێتەوە وتی بەخوا من ناتوان لایەوە حساسەتی پێ خەڵکی حساسەتی پێ خۆم زۆر باش بۆ خۆم پێی مرتاحم پێش ئەوەی کە خەریکی هەنگ بم کە چوون بۆ خۆتبەی مزگەوت نەمەتوانی چوار مشکیدان ئەژنۆم سەرەوە بەڵام تر بە حکومی ڕۆژانە چوار هەنگ سێ هەنگ دوو هەنگ پێم وەدا ئەو ئازارەی کە سەربوونەی ئەژنۆم سپاس بەخوایسە باش بوو سپادەی وەشم لێ کردو ڕووی سپاس دەکەم خوا خۆتان بە یاخوا ئینشاءڵڵا خوای گەورە بەرەکەتی تێخا دوعایم ڕەمەزانە ئینشاءڵڵا قبوڵە سەلامەت بێ ئینشاءڵڵا چۆنە تۆ وەکو گەنجێک بیرت لەم بەیتانە کردوتەوە وەڵڵاهی ڕاستیەوە ڕاستی بێت ئێمە وەکو گەنجانی ئەم دەیە زۆر ئیشێکی وانە لەم مەتیقاکە بیکەین ڕاستی بیروان لەم بەیتە پلاسیکانە کردوانێ و خۆمان پێوە مەشغوڵ کرد لەشتان ساغ بێت کارێکی زۆر پیرۆستان کردووە تا چەند لە بەروبوومی ڕازی وەڵڵاهی لەخوا دەبێت و ئینتاجمان زۆر باشە بەس وەکو بازاڕی کردن بازارەکەمان خراپە باشە ئێستا بڵێن ئەمە خیارە چیلۆی خیار لەم خیارە جوانە چیلۆی چەندەکە بۆ خیاری ئێمە بڵێن دەرەجێکی خیارە کیلۆی بە 150 دینارە لە بازارە پارەی ئەو کرێکارە یەکەیە ئەیڕنێ لێرە ئەی کاک دیار بۆ ئەمەی کڕین لە 1000 کەمتر ئەو پەڕی لە 150 کە فەلاح ئەیکا بەس قوربانی ئايات زۆر ئەوەی کە خێرەکەی لێ ئەبینێ خاوەن ئەلۆیە خاوەن قاتەکانە لەگەڵ بەخاڵەکان بەخاڵ ئەوانە خێری لێبێن بەس مێنێتەکەەوە فەلاحەکان بێن باشە تۆ وەکو گەنجێک تا چەند مەسەلەن بۆ نمونە لە هاوتەمەنەکانی خۆت ڕازی لە گوندی ناوگردان کە تۆ سێسا بیرت کردوەوە مەسەلەن بیتت هەیە بەس ئایا گەنجەکانی ترش ئاوەکو تۆ بیریان لەو کردو کە بێژ نەخوا بەزیابێ بەس ئێمە لە ناو خۆمانە کۆمەڵی ئامۆزا و پوزایەکین هەم هاوکاریەکەکەین هەم بەدەمێکی شەوێن ینی لەخوا بەزیابێت هیچ کێشە و مشکلێک وانێکە لەو چێت لە زۆربەی شوێنەکانی ترا هەبێ مە لەخوا بەزیابێ
دامە بەیەکەوەین و هیچ کێشێکمانە لەخوا زۆر باشە لەگەڵ ڕەمەزانەتی لەخوا بەزیابێ لەخوا بەزیابێ زۆر زۆر باش خەڵکێک تەسەورەکە کە گەنج زۆر بە ڕۆژوونە تۆ تەسەوری شتی وەڵاهی لەوەچێ هەبێ لانی منتیقە کەوتۆ لەوەچێ بازە شوێنێکە بێ وابێ بەس لەخوا بەزیابێ مەکو خۆمان هە گەنجەکانمان لەوەچێ لە چاو بازێکا زۆر باش زۆر باشە بیت چەندێک پێویستی بە ئیشکردنانی چ جۆری ئیشێکی بێت ئەبێ لە بەیانی هەتا ئێوارتۆ ناوبەی تابی ئەگەر تا هەموو لە هەبێت بەس ئەوەی تیاگە بە فێنکی بێت بین لە دوای نوێژی بەیانیەوە هەتاوەکو سەعات 1970 ئەوە بتوانین ناوبەی تابیتە هەموو چیە بێت بجارنێوێ بژارکردنی ئەوێت دەرمانکردنی ئەوێت هەموو ڕۆژی ئاودانی ئەوێت دەرمانکردنەکە بێ هەموو ڕژ تۆ دەرمانیکەی هەم بە ئاودان هەم بەڕشاندن بەس ئاودانەکەی لە قەتراچێ بەڵێ لە قەترەیە بەڵێ قەترە نەبێت بژاری هەیە تاپان هێت تا گەرجەنا بە سەیریکی ئەوانە هەمووی بژارن ئەبێ بژار کرێ ئەمانە تا بەنەم گەڵیانە ئەبێ لەڵین لەمە ماوەی ترەمانە هەمووی ئەوە ئەم پەلانەی بکەیت لەبەرەکە قوتی هەبی و بیا بە خەیارەکە بەڵێ دەگوترێ خیاری بێت ینی خیاری درەختی بەکە بەم شێو لەگەڵ خیاری کوردی نازەمەوەی کە لە ئەرزەکایە فەرقی هەیە تامی فەرقی هەیە بەڕێی تۆ قسەی ڕاستە تەبان وایە خیاری کوردی بەتامترە و زۆر لەمە خۆشترە بەس بۆ ینی هۆکار چییە کە بەتام هەمووی دەرمانی شیمیاییە بۆیە هەمووی شیمیایە درێت و دەرمان درێت بەس زیاتر فەلاحەکەش کەوتۆ هەیە وژدانی لەگەڵا بەکارێنێ دەرمانێکی وای نایەتێ هەشتا دەرمانێکی یادێ لەوەچێ تەبیعی بێ بۆ ئینسانەکە یان دوای 3 ڕۆژ بیڕێنێ یان دوای 4 ڕۆژ بیڕنێ بەسەیە دەرمانێکە ئێوارەکەی کا و بەیانەکەی هێرنێ لەوەسێک گوێ لێ نەبێت کەانی ئەوەش هەیە کە دەرمانێکی بدرێتێ ئەوها بە زووی خیارەکە پێ بگەینە و خراپ تابعاان هەیە تابعاان هۆرمۆنی لێ ئايات ئەمڕۆ لێ ئەیە بڵێن بۆ بەیانی یەتەوە سەیرەکە هەمووی کاک دیار من بۆ خۆمێکێکم لەوانەیە کە زۆر حەزر لە خواردنەکەم لەم نیواکەم لە سەوزەواتەکەم ئەگەر ئامۆژگاریەک مام بکەی بەوەی کە چۆن بزانی کە خیارێک بکڕین کە ئەو خیارە بزانی هۆرمۆنی نەدراوەتی ئەم مەسەلە هۆرمۆنەکە بە ئاو ئەدرێتێ بەڕشانش دەبێت بەس خیار هەز دقەیەک تەماتە بێ خیار بێ بیبەر بێت هەز دقەیەک کڕا بێ بشۆرێتەوە جوان نەشوارێتەوە نەسم خۆشم دەستم ڕادێ مە ناوبێتەکانەوە بیکەم هەموو لەگەم بەبێ شوار نوێژ بیخۆم بەس خەتەرە زۆر یعنی ئەوشی کە دەرمانەکە بێ دەرمانکو و دەستێکی لە دەسابێت ئاگینا هەمووی موادی کیمیاییە ئێستش لێو دیارینە لۆچێ لە 2 ساڵێکە لێو دیاری بات بەتەکید لە دیاری سپاس بۆ معلوماتە مهندس ئەناسم مهندسی زراعیە ئیشی بیتەکات ئەڵێ لەوتی بێتی پلاستیکی دانراوە من خۆم خیارم نەخوارد چونکە ئەزانم چی ئەدرێتێ يعني ئەوەندە خراپ طبعا خراپە هەیە ئاخرن پێتەڵەم فەلاحە کەوتو وجدانی فەلاحەکە کەوتو هەیە گوێی لێ نییە و بەس خیاڵی لای پارەکەی و بەس چارە نووسێمە کەوتەتە دەست وجدانی فەلاح وڵا طبعا هیچ لێپرسینەوەیەک نییە و هیچ قانونێک نییە لەوسێ هەروە دەبێت باشە ئەگەر لێپرسینەوەیەکە بێت وانە کاک دیار ئێوە لەسەر ئاوی تانجەرۆن زۆر جار خەڵکە گوترێ ئەو ئاوی تانجەرۆ بەکارێنێت جەنابەت چی ئاوێک بەکارێنێت من ئاوی بیرم هەیە بیرێکی دەستی وازیشم هەیە توان خۆشتان بیبین سەیریکەن من تانجەرۆ لە منەوە دوورە تانجەرۆ لە خوارەوەیە هەیە بیتیکە هەیە لەسەر ئاوی تانجەرۆ ئەتوانم سن سەیریک باشە موفق بی ئینشاءالله تۆ هەوڵت داوە کەشت بەرهەمێکی باشی بێ کێشە بی بە چۆنەڵی بە دڵنیا بە من وجدانی خۆم مرتاحەکەم نەک بۆ پارە من ئەگەر نیەتم پارە بواە لەوچ ئیشتر هەوا بم کردە زۆر ئیشترێ دوام سم بیگەم باز وەکۆی کە لۆچ لەگەڵ مامڕتام خۆم پێشمەرگەم داوامم هەیە لە دوای داوامەکە خۆم بۆ مەژڵ ویستم لێت بپرسم بزانم خوێندن چیت کرد تەسەوری ئەوم کرد کوتم ڕەنگە لە ڕێگای خوێندنەوە هات پیتە ناوە میشەوە ناوەڵا من پێشمەرگەم داوام هەیە باش موفق بی غیری خیار چیترت هەیە وەڵی بیبەرم هەیە و تۆزە تەماتشم بێت تەماتەکە ئەم ساڵ کردومانە بۆ تەجروبە کردومانە بزان تەجرومان لەسەری چۆنە بێت چۆن نابێت باز بیبەرەکە لەگە خیارەکە هەموو ساڵێکی بکەین خاچی مەتیقی ناوگردان بۆ ئەم بەیتانە باشە بۆ پێی لەخوا بەزیابی خاکەکەی زۆر باشە بەس ئەوەی تیان مەصرفێک و تێچوونێکی زۆری ئەوێت زۆری ئەوێ بەس ئێمە کێشەکەمان بازارکردنەکەی بازاریکردنی باشمان هەبێت ئینتاجمان لەخوا بەزیابێت زۆر باشە هەم بۆ بەرهەمی ناوخۆ هەم ئەتوانین تاجێکم بۆ دەرەوەش دێ موفق بن ئینشاءالله حەزەکەم ئاوا پیاسەی بکەین بە ناوینەکە فەرموو جەناب ناو شاری سلێمانی هاوارەکەم خەیاڵی گوڵ بەدەم تەواوە خیارە گوڵ بەدەم بەلەوەی بەدەستەوە خیاری گوڵ بەدەم کاک دیار ئێستا ئەو خیارە ئاوا سەیرێکی زۆر جوانە زۆر دەرەجێکی خیارە زۆر جوانە ئەمە چ نوعێکی خیارە سەیفە چەند جۆری هەیە زۆرمان هەیە وەڵاوین بزانم سەیفمان هەیە ڕۆنیمان هەیە یەک دوو کەشمان هەیە سەناوەکانی منایەتە خەیاڵ هەندێک خیار هەیە خوارە بێت ینی نەبێ ئەوە هەموو خیاری خوارە بێ ئێستا بۆ نمونە ئەم خیارە ئەها گە تۆ سەیریکەی ئەمە قەوزێکی تیا دەرمانە کالیسۆم ئەیدەنێ دوو ڕۆ سێ ڕۆژ ڕێکە کاتەوانێ
هەموو خیاری خوارە بێ سەوان گە بزانی دەرمانەکە لەوە تەسیری لێ نەکردی بێ بە ئاسڵ هەموو خیارێک خوارە بێ بەس ئیتربێت و دەرمای لێ هەم بۆ ڕێکردنەوەی هەم بۆ ڕەنی دەرمانی ڕەنمان هەیە یەکەمجا خیارەکە زەردە ڕەنی لێ سەوزێکا جوان بۆ ڕێکردنەوەکەشی هەم و هەم بۆ ئایب نەبێ بڵێن بۆ قەڵەمی و باریشەکەشی ماشەڵڵا ئەمە هەمووی ڕێک و هەم قەڵەمیش ئەوە دەرەجێکی خیارە ئەشتوانی پرسیار لە بە ڕۆژوو مەگە ناسا دانێکم لێ خوارم بۆم بشۆنەوەی ئەیخۆم حیف بە ڕۆژوو نەبوون ئێوارەیە خوێن مشکل ئینشاءالله دەی خوای گەورە بەرەکەت بخاتە ناوی ئەمە وتت ئەمە بە لێ چیکەمەوە ئەمە بۆ بە عەزڵ یان لە بیریان عەزڵی پێڵە ئەمە بە جیاژە ئەمە بە جیا ئەفرۆشی ئەم سعری لۆ کەمترەوە خۆی ئەو خیارە جوانە زۆر بکات 200 دینار ئەگەر لە بازارە بکەش کە بۆ بۆنی ئەوەی کە دەرەجەیەکی خیارە هەینا فەلاحی وا هەیە لە بازارە بچۆ ئەلوا بەزەوی بێتەوە ئەی ئەمە ئێستا ئەمە چەنەکە ئەوە وەڵا لەوەش علاگەی 1000 دینار ئەگەر بکە علاگەی 30 کیلۆیی چونکە ئەمە عەز لە کەسی ناپرسێت ئەوەش کە 150 دینارەکە لە بازارە 200 دینارەکە بۆنی عەرە بۆ کەیوا بۆ جنوب ئەگینا مەبل عەلوەکە خەیر و گۆڕینەوە بۆ یەک طبعا حیوانیە ڕاستە هەلوەگەر جنوب بنەی بات بەداخەوە وەڵی بەداخەوە ئەوە ئەسێ ئینتاجەکە خۆ سەیریکەی ناماشەڵات جوانە زۆر جوان ئەگەر هەر کەسێک حکومەت هاوکاری بکە ناڵم هەموو شتێر حکومەت بەس ئەگەر هاوکارێکی بەس بازاڕەکە هیچ ناڵم بەس بازاڕەکە بازاریکردنەکەمان بۆ بەردەست بکە ئینتاجێکی ئەومانە بێ هەم بۆ ناوخۆ نەپێویستمان بە دەروشە بێ هەم ئینتاجمان هەیە بۆ دەرەوە موفق بن ئینشاءالله بەخێر بن هیوادارم ڕەمەزان ئینشاءالله بۆ ئێوە خێر و بەرەکەت بێ ئینشاءالله سپاس هداية السلام عليكم. السلام ورحمة الله. خالتان قبول كالن نازم شيوتان آماده کردو چشتان آماده کردو بو بربنگ. بله ان شاء الله خواهی گوره لما ورگشتک من آماده کردو بو خلشی گندکی خمان بو مزگود یار خوانک من دروس کردو بجمعی ان شاء الله لمزگود. باشه او هر بلن عرفی رمضانان تانا يعني هر جناب دول كل يك جار ما كري ياخذ شنجار الى رمضان وخوايت ال 20 رمضان ويتر كم يوار خواني تانا كري تاكو 20 رمضان يواران بوشوا خواني تا دروس كري وكو بينو نيجي مغرب وافطارك توليانا بجماعينا انا باغي بجماعينا انا افطارك يعني افطارك لا تشيب ياكاتو تشيب والله افطارك بوكو مجيش كري غوشي حيوانك تو تشلي بوكر فاصوليا باشا زۆر باشە مە بەس وایە شتێک ناکرێت کە مەسەڵەن قورس بێ هەموو کەسێک بۆی نەکرێت هەرکەس بە پێی توانای خۆی تۆ توانی مەسەل شۆربانیسکێ بکەی خۆمە شتێکە هەرکەس پێی توانایە خۆی گەورە هیچ شتێکی دیاری نەکرێت بە خەڵکو ئەو شتە بکە بەخێر بە پێی توانە ڕاستە فەرمووی بەس ئەزانی چۆن عرفی ئێمە وایە ینی ئەگەر مەسەلەن بۆن منێ چێکە توانە حیوانێک بکوژێتەوە حیوانێک مەسەلەن سەر بڕێ هیچ تر ئەو توانایی نییە پێی ئەی باڵێ لا ئێوە ئاساییە توانێت شۆربای برایەکی بەڕێت لە ماوە ڕۆژانە شۆربایەکی نیسکێناوە زۆر بەتام خۆش لەوانێ بڵێم لە برنج و گۆشتەکەی خۆم لە بەتامتر بێت ناخۆ شەر نییە خواردنەکە خۆی تر ئەمە بۆ شتێکە مەسەل سەدەقەیەکی ڕەمەزانە لە دەشەوی قەدرا ئەکرێت مەسەل ئێواران نەکرێت بۆ مام هیدایەت ئەبینم ئێوە غەیری دەیەکی خۆتان خەڵکی تریشتان لەلایە بە تایبەتی من بینیم عربشتان لایە ئەمە چۆنە ئەمە عربەکان تەبعاً لە شەڕی داعشەوە کە هاتوون ئاوارە بوون لێرە زۆربیان نیشتەجێ بوون کرێچین و لێرە دانیشتون و تەبعاً شوێنەکە ئەمانە بۆ ئەوان خەڵکی بێ مشکلەشنەوە خەڵکێکی بێ مشکلن کوردستانی سپاس بەخوا ئەمڕۆ شکر ئەمانە جێگەی هەموو پێکهاتەکانی تیا بۆ تۆ لە سایەی ڕەحمی خوا و میلەتی کوردیش خەڵکێکی عاتفینەمە ئەنی شتمان لەبیر شت لە بیرەکەین ڕەدەفعل ناکەینەوەی بڵێم ئەنفال کرانی کیمیا باران کراوین ئەمانە بوون کاتی خۆی ئەمان لەگەڵی ما کردو ئێمە ڕەدیان بینەوە نەخەیرمە ئەوە ناکەین ئێمە لەبەر خوا داڵدەی هەموو کەسێک دراوە لە کوردستانە و لە ژێر سای ئیسلاما ئینشەڵڵا الحەمدولله باشە ئەی ئەوان تا چەند
دەتوانن تێکەڵبن تا چەند مەسەلەن بۆن من لەگە خەڵکی ئاوایەکە باشن مجامیلن ئاسایی ینی من بینیم زۆر کوردی باشەزانن کوردی باشەزان ئاسایە مەسەل بۆ ئیش بۆ ڕووی ئیش و کارە کەس پێویستی بی بەکرێکارە بێگەوان ئیشکەنیان بن بۆ ئیش مەسەل بۆ هاتوچۆ جەژنان هاتوچۆیان نەکەین بۆ دانیشتن بۆ مزگەوت بە یەکۆین ڕۆژانە مەرحەبابوون لە ڕێوبانە بە سیارەکە مەسە دێمەوە کابراگە لەو سەجا دەبێت هەڵیانەگرین بە سیارۆیان هێن و خەڵکی ناو دێ هەموو هاوکاری ئەوەی کە بکری هاوکاریان نەبی جگە لەوەی کە ناوگردان ئێستا پەرشوو بڵاو بۆتەوە خانووی زۆر چۆنەڵی شاریانەشی لێکراوە ساڵی گەڕژێکی شارە ئاخەریسا کەوتوتە بەر ماسەر پلان گەڕێکێکە لە سلێمانی نەخشەی بۆ ژێن نەخشەی شارەوانی سلێمانیە تەبعاً 900 ئەوەنە قەتع عەرز کراوە خەدەماتی تایە خەسەخانەی تایە شوێنی ماحەدی تیا کراوەتەوە بنکە پۆلیسی تایە ئەمە هەمووی لە ماسە پلانەکانە لە خەریتا دیاری کراوە باخچەی تایە داوێنگای تێ ئەمانە بە پێی ئەگەر تەمەنی زروف مساعد بێ و زروف باش بێ ئیشەڵا بەرەو ئەوە بچێ زروف قەیرانی شەڕ و ناکۆکی و دارایی نەمێن لەوانەیە و پرۆژانە هەمووی تەواو بکرێت و خەسەخانەوەکو و قوتابخانەی سەرەتایی و ناوەندی دو ناوەندی بنکە پۆلیسەکان هەموو شتەکان مەقسەد شوێنی بۆ کراوەتەوە لە عەرزەکان هەموو شوێن بۆ دیاری کراوە لە خەریتەکە گەڕێکێکە لە سلێمانی بەڵێ وەکو عەشیرەت وابزانم جافن بەڵێ ئێمە عەشیرەتی جافی میکایڵ بەڵێ عەشیرەتی میکایڵین جافین بەڵێ لێرەوە تا چەند ئەم گوندانی ئەم بنارە جافن وەڵام گوندانە لێرانە بەردەکە ڕەسەماوەتە تایەتی 120 ئەوە گوندی شێخەوڵا لەسەرەوە جافە ئاڵیاوەتیایەتی تێکڵاوە بڵین ئاڵیاوە شێخی تایە جافیشی تایە کانسپیکە شێخە دێ گۆپیتە تێکەڵاون شەقڵاوە هەر تێکەڵاوە شێخ و جافە باشە ئەی بەردەکە ڕوو ئەم دیانێت تر تازر گوێزیش جافن و میکایڵن بەڵێ باشە ئەی ڕێز عەشار ئێستا هەیە بەڵێ هەیە مەبەسم لە تیرەی میکایڵە هەموو ئەمڕۆ لە هەموو تیرێکە چۆن لە عیلێکە مەسە سەرگەورەی هەیە لە هەموو تیرێک شاری سوێگەیە پرس و مشاوەرەی پێکرێ بۆ مەشاکیلەکانی کۆمەڵایەتی و بۆ هەندێ مەشاکیلەکانی تر پێی ئەمڕۆ وڵاتەکەی مەشاکیلی تایە بێ مشکیلە نین لە بەرۆی وڵاتێکی ئەمڕۆ بە حکومی ئەوەی کەوە ئیتر یاسایەک مەسەل ئەوە نەماوە زەبرزۆنێکی پێشتر نەماوەکو کاتێکی حکوومەتی بەعەز ئیمڕۆ زۆرتری کێشەکان کە ڕووەدا لە ڕووی یاسایی و وابزانم چەندێکی لە ڕووی قانونیەوە کرێ زیاتریش مەسەل لە ڕووی کۆمەڵایەتیوە کێشەکان هەلەکرێت دەستخۆشییان لێکن ڕیسپەکان و کۆمەڵایەتی ناوەندەکانی کۆمەڵایەتی زۆر کێشەی بچووکە نایی هێڵن کێشەی گەورە هەیە بچووکە کرێتەوە با بزانین ئێوە عەرزەکانی ئێوە زۆرتر پشتاون ینی دێمن یاخود عەرزی بەراومان زۆر کەمە زۆر کەمە ئەی کێشەتان لەگەڵ مەسەلەن عەشیرەتەکانی تر لەگەڵ گوندەکانی تر هیچ کێشەمان سپاس بخوا مەسەل بۆ ڕووی حیوانداری تێکەڵی چینە سنووری دەیەکانەوەوان دێنە سنووریەمەوە ئەوە نییە لە بینە حتا جاری وایە حیوانی دەیەکەی ئێمە مەسەل دەغڵی ماڵی دێشکاخوا چاوپۆشی لێکەی ئەوان لای ئێمە هەم زیانی ئەکرێت چاوپۆشی هەیە تەعاونەیە لەو بینانە لێبوردن هەیە شکر مزگەوتەکەتان دوور نییە مزگەوتی چکەشمانەیە لە نا بە ناوی مزگەوتی پیرەمێرد لەم ماڵە تازانەیە زۆر باشە خی گەورە مەفەقتان کە خێرێنخواانەکەن بەخێر سەر چاوم بەخێر بێنیاخوا شڵان منتان زیاد بێت و تەمەناکەین لەخوای گەورە خوام زور فشمان لێ تێک نەدا خوا ئەمانمان لێ تێک نەدا خوا ئاگری شەڕ لە ئەم وڵاتە و لە ئەم میلەتە و میلەتی کورد و لە میلەتی مسلمانی دادایش اللهم آمین داواکاری نەخوای گەورە و بەرەکەتی ئەمانە پیرۆزە و خوای گەورە خوا ئاگری شەڕ لە وڵاتەکەمان دوور خاتەوە نەمان کا بە سوتەمەنی شەڕی زلێزەکان ئینشاءڵڵا نابین الله أكبر الله أكبر
الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. الله أكبر. وجهت وجهي بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين.